بابا لەخەو هەستام. باشە بڕۆ سەرجەگاکە دەی باوکت کەمێکی شیەیە. بابا حەز دەکەم تۆ بەی بمخەوێنی. وەرە باشە بەڵام 5 دقە. باشە. نەکەی لە خۆڕا بکەویتە داوی یەکەم تاوان کە کردوتە، چونکە لە کۆتاییدا ئەوە چێ لەوەیە؟ ئێوە چێم کورە بەرم دەن. چیتان لە خێزانەکەم کرد؟ چیتان لە کچەکەم کرد؟ کواوان لە خوارەوە چامان بۆ ئامادە دەکەن. دکتۆر دەتویست ڕاکەی؟ باشە ئێمە زۆر کاتت ناگرین. من هیچ شتێک نازانم. دکتۆر ئەو پیاوە هیچ نازانێ، پێویست ناکە شتێک فێر بێ. دکتۆری هەڵەپاس. أزل لا تكره هاي ثقلي نبرون دروا فريدة زوكا فريدة كاكا قرتم كاكا هردو نصبك كاكا قرتومة كرة قرتومة بيكداد كاكا هردو نصبك كاكا دنادك كده خواري هردو نصبك فريدة لا دستم روی كرة دبوها ممكن باوا كاكي زور داوي لي بردن دكم غير من نبوام بس فايلك دقرتوا راس دكي كرة راس دكي هو چەند جارە وها ژیانم ڕزگار دەکەی ئەوانەی تر ناژمێردرێ ئەمە یەکەم ئەوەش بێت تواناکەی جەنابەت کاکە خەبەری داوەتە پۆلیس هەڵی دێنە خوارەوە ئەوەش بێنە دکتۆر دەزانی چی هێشتا کارمان پێت ماوە
ببوورە کاک دکتۆر کەمەک تۆمان ترساند. وەک کاری دکتۆری بەڕێزم ئێمەش ڕێک وا کار دەکەین. جار یەکەم کەس دەردەسی، جاری دوا کەس. ئێستا چی بکەین؟ من پێم وتن ئەو هەتیوە نهێنیەکی لە ئێمە شاردووتەوە. بەڵام گەن شاریتەوە باشی دەشارێتەوە. کێ بوو؟ چی لە تۆ دەوێ؟ چی لە کوڕەکانم دەوێ؟ کێ بوو؟ کێ؟ باشە دایکە تەواو ئیتر ئەو هەڵی من بوو تەواو ئارەم بەوە تکایە. مەمەد دەکرێت بانجیمان ممتاز بکەی؟ هاتوومەتە لای ئەو بڕۆ بانجیکە. نەخێر نەچی نامەوێت بچتە دەرەوە، ناهێڵێمیتر کوڕەکانم بچنە دەرەوە، نابێ بڕۆن. دایکە تەواو بەسە. ئەو پیاوە لە کوێسنیۆکە کوژرا ئەو کوڕیەوە. چی لە تۆ دەوێت؟ چی لە ئێمە دەوێ؟ ئێمە ژە ناخەوە دەسودێنی تر چی لێمان دەوێ؟ دایکە تەواو دایکە هەڵی من بوو دوام کرد. من چیم چاکەیەکی لەگە بکەم یەکجار ویستم چاکەیە بکەم یەکجار. دایکە نەمزانی وا دەکە ئێستا زانیم. خوا دایکە تۆ بەسە ئارام بە دوای تێدەگەێنم. دوای مەمەد دەستم لێمەدا بێدەنگیژمە بە بەستە ئیتر بێدەنگی هەڵی تۆ نییە تۆ درۆکانتە هەمووی لەبەر درۆکانی تۆیە بیڵێ. دایکە ئەمە ئەزەلە دایکە ئەوە لەگەڵ چی قسە دەکەی؟ ئەوە ئەزەلە تکایە وەرە سەر خۆت. نایەمەوە سەر خۆم شێت دەبم نایەمەوە سەر خۆم کوڕەکانم دەوێتەوە هەردووکیانم دەوێتەوە بمدەوە کوڕەکانم دەوە زوو. بڕۆ باوکت بێنە. دایە ئەو پەیوەندی بەوە نییە وا دەزانێ عەمەر باوکی کوشتووە. کەوای ئاشکرایکە بەمەمە دژ بڵێ کەوایە وەرە ئێرە وەرەوە هێلانەکەت مادەم وایە وەرە ماڵەوە ببەوە بە عومەر. چیە و پیاوە ببەوە بە عومەر. بەسە دایە من شتێکم نەکردووە کە نیگەرانتەم بکە. دەتەوێ باوەڕ بکە ئەگەر ناشتێ باوەڕ مەکە. من جگە لە شتێک کە بەهۆیەوە شانازیم پێوە بکەن شتێکی ترم نەکردووە هەتا لە زیندانش هەتا لە تەنیاییش نەبەوڕۆ نەبەوی تر. کەوایە وەرەوە دایکە تۆ دەزانی تەزاراتمەوە پێم بڵێ ئاخر تۆ دەزانی من تەزاراتمە پێشەو دەرگایە. هەر کەسێک بووە لە جێگای من مردبوو بەڵام من ژیام هەر لە ژیاندا ماوە. بۆچی دەزانی تا ڕۆژێک ئەو شتانە تەواو بێت وەک عومەر بێمەوە. پێشتر عومەر و ئێستاش ئەزەل گەر سەد جاریش نای من بگۆڕن. تۆ چۆن نازانی دایکە؟ چۆن نەتوانی شتانێک بڵێ خەمبارم کە گەر هەزار جار ملیۆن جاریش ئەو شێوێ من بگۆڕن ناوم بگۆڕن ناتوانن عومەری کوڕە لە ناخم دەربێنن. دایە تۆ چۆن ئەمە نازانی دایە؟ گەر باوەڕ دەکەی یان نا من دوو بەرە ڕێگەی ئەو ماڵە دەدۆزمەوە. لەبەر ئەو شتانە دایە بەسە زیاتر دووڕەم مەکە. ئەو مستەحیلە هەر بەدەست دێنم. ئەو شتێکە کەس نەیکردو من دەیکەم. هەر دەستگەڕێمەوە ئەو ماڵە دایکە. ئەو کاتە تووڕە بە لێگەڕا بگەڕێمەوە ماڵەوە. ئەو کات تووڕە بە تا ئەو کاتەش من لە پاراستنی ئێوە بەردەوام دەبم. بەڵێ زانیم چی دەکەی. بەڵێ دایکە بەڵێ دەتەوێت تۆڵە وەرگریەوە چونکە ڕێگای ئەشتریان بۆ من نێشتەوە. تا من ڕێگای چارێک دەدۆزمەوە ئینجا بەردەوام دەم بیری دایکم بکەم. عومەر بەڵێ دایە
منم